باشە دکتۆر با بێمە سەر ئەو پرسیارە کە ڕەنگ بە پرسیاری زۆر خەڵک بێ هۆکارەکانی ئۆتیزمی منداڵ چییە؟ ئایا منداڵێک کە بخۆی کە لە دایک دەبێت دەکری ئۆتیزمی لەگەڵ بێ یانیش ئەوە بە تێپەڕبوونی کاتە کاریگەری ئایپاد و شاشە و مۆبایلەکانە کەوا دەکا و منداڵە تووشی ئۆتیزم ببێت. وڵا ئەو پرسیاری زۆر مهم بوو بەڵێ لە کاتی خۆی هات زۆر باشە. ئەوە مۆزوعێک ئەو ئۆتیزم ئەگەر بێت سەر تەقریری جاران ینی بڵێن داتای جاران پێشی 25 ساڵ لە ئۆتیزم لە هەر 10,000 مناڵ یەک ئۆتیزم دەبینی لە ئەوە پێشی 25 ساڵ لە هەر 10,000 یەک مناڵ ئۆتیزم بوو. ئێستا زانین ڕێژەکەی چەنە؟ ئێستا ڕێژەکەی گەشتە 36 مناڵ یەک ئۆتیزم هەیە. زۆر زۆرە. یعنی گۆڕانکاریەک لەو 25 ساڵە گۆڕانکاریەکی عەجیب کراوە. یعنی عقل تەسەووری ناکە ئەبێ هۆکارەکە بێ ئەبێ شتێک هەبێ وای کردبێ باشە جاران ئەیانوەی ژینگە دەورە بینێ بۆ ئۆتیزمی مناڵ. ئێستا هەموو شتەکان گۆڕاوە ئەڵێن نە ژینگە نییە ئێستا جیناتە ئەوە وایەکە جینات گۆڕاوە ئێستا جیناتی منداڵان گۆڕاوە. هەندێ دکتۆر و ئەوانەی هین ئەبحاس و شتەکەن طبعاً دوولا هەیە دوولا لەسەر ئەو مۆزوعەیە دوو بابەت هەیە لەسەر هەیە ئەڵێ تەسیری ڤاکسین کوتان تەسیری هەیە لەسەر مناڵ هەیە ئەڵێ نییە ئەوە حتاکو ئێستا یەکلایی نەکراوەتەوە. واتە مەبەستم ئەوەیە هەر پرسیارم هەبوو لەسەر کوتانیش کوتان باشە بۆ منداڵی بکریان نەکرێ. کوتان بە شێوەیەکی ئەم باشە ئەبێ مناڵ بکوترێ بەس ئێستا ینی تۆژینۆیەوانی تۆژینۆ ئۆشتانە ئەکەن ئەڵێن مناڵ بە تایبەتی ئەو ڤاکسینی پێدەڵێن MMR ینی ڤاکسینی ثولاثی ئەوی لە ساڵ و نیوێک دەیدەم بە مناڵ ئەڵێن ئەوە لێر ئشکال دروستە بێ باشە هەندێک واڵن هەندێک هەڵێ ناشتێ ئەو پەیوەندی نییە بەس زۆر ئێستا دراست لەسەر ئەو مۆزوعاکان بەڵام لەسەر ئەوەش ئێستا هاتووە مۆزوعی مناڵ ئەڵێ مناڵێت لە ساڵێک زۆر ژن هاتووە ئەڵێ مناڵ ساڵێکی عیبن بۆ قسەیە کرد و هەڵسوکەوتی باش بوو ڤاکسینم لێتە لە ساڵ نییە ئەبینم هەڵسوکەوتی گۆڕە هەبووە زۆر هەبووە ئەو قسانە کراوە باشە. ئێستا خەڵ ئێستا لە هین لە ئەوانەی دکتۆری ئەعساب وانەی ریسێرچ و شتانەکەن ئەڵێن ئاگاتان لە منداڵتان بێ لە ساڵێک کە بوو بە ساڵێک ببینە مناڵ چۆنە هەڵسوکەوتی گۆڕاوە یعنی هەڵسوکەوتی گۆڕاوە گوێی لێ نییە ئێستا یعنی تەرکیزی نییە لەگەڵت کۆنتاکتی هەیە لەگەڵت گۆڕاوە یان شتێک گۆڕاوە لە مەوزوعی مناڵت ئەگەر گۆڕا بێ ئەگەر دەبینی شتێک گۆڕاوە یەکسەر بیە بۆ دکتۆری گوێ با فەسی ئەوەی بۆ کە گوێ بەستن ئەگەر مشکلی نەبوو ئەبێ بیبێ بۆ لای دکتۆری ئەعساب باشە با ئەویشە بێ فەسی بکات. ئەگەر هاتوو مشکلەیەکی هەبوو ئەو مناڵە وا ئەڵێن ئەم حتاکو ئێستا هینەکە تازەیە وا ئەڵێن ڤاکسینی ساڵ و نوێیەکەی لێ نەدەن باشترە تێگەی ئەوە کەوت ئەمن نامێ دوعاە بکەم بەڵام ئەوە ئەبحاسانە هەیە بەڵام دکتۆرەکان جارە بەحس ناکەن لەبەرەوەی توژینەکە ئێستا خۆی ئەو ڕۆژە هەر ترامپ لەگەڵ وەزیری سەحە دانیش قسەیە کرد وتی ئۆتیزم شتێکی ناتەبیعیە وتی ئەبێ بگەڕێن بە دووی ئەو مۆزوعە وەزیری تەندروستی ئەمریکاوی تازە ئەوی دێت کابرایەکە زۆر هینە یان دەیەوێت بگەڕێت بۆ مۆزوعی ئۆتیزم چیە بوو بووە ئەها بڵاوەتەوە ئەوانیش باسی ڤاکسینیان کرد وتی احتمال لە ڤاکسین هۆکارێک بێت لە هۆکارەکان بەڵام ئێمە حتا کوسە بەڵگەمان لەدەست نییە.